دەچینە شاری هەولێر و باس لە بابەتێک دەکەین ئەوی شوێنەواری وشەیە لەسەر کەسانی دەوروبەرمان وشە کاریگەری زۆری هەیە و گرنگێمە کە لە مامەڵی ڕۆژانەمانە زۆر گرنگی بە وشەکانمان بین بۆ دەستەواژانەی کە لەگەڵ کەسانی بەرامبەرماندا قسەی پێ دەکەین چونکە دوجار وشەیەک ڕەنگە بێتە هۆی داڕوخانی کەسی بەرامبەرمان و چەندین لێکەوتەی تر باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری هودا گوڵیزاری حەوێزی ڕاهێنەری پەرەپێدانی خود. هودا خان سڵاوی خواتان لێبێەوەم کاتتان باش دەستپێک بۆ پرسیارە دەست پێ بکە گرنگی وشە چییە؟ بەڵێ سڵاو لە بەڕێستان و لەسەر جەم بنەرانی عەزیز و خۆشەویست ئەوە وشەیە کە وارە ئێمە دەکات کە دووبارە ژیان بە ئێمە ببەخشێت ئەوە وشەیە وا لە ئێمە دەکات کە دووبارە کەسیتێکی نوێ دڵ و دەرونێکی نوێ و ئاسوودە بە ئێمە بدات لە بیسەران گەیشت بنە ئەو قۆناغی کە ئێستا ئێمە تێدان بریتێ لە ڕێگەی کاریگەری وشە کەسی بەرامبەر بۆ ئێمە وای لە ئێمە کردوتەوەکو ئەم قۆناغی ئێستا بن کەواتە سەرکەوتنمان یاخود شکستمان کاتێکە لەو قۆناغی ئێستادای بەهۆی وشەی ئازیزێکەوەی بەهۆی وشەی کەسێکەوەیە کەوای لە ئێمە کردووە بە پێ و بۆستین بەرگەی نەهامەتی و بەرگەی تاڵیەکانی بەرامبەرمان بگرێ وشە هەمیشەوە لە تاک وا لە کەسی بەرامبەر دەکات کە هەست بە گرنگی خۆی بکات هەمیشە مرۆڤ تاچی کورد ئێمە بەشی هەری زۆر نەمان هێندەمان پێویست بە ئاونان نییە کە هێندەمان پێویستمان بۆی کە هەست بۆ بکەین کە گرنگین هەست بۆ بکەین کە پێگەیەکمان هەیە لەناو کۆمەڵگەدا. زۆر باشە زۆر جار دەوترێت قۆناغە جیاوازەکان بنمونە منداڵان زۆر لە وشەکان تێناگەن یاخود کەسانی بەتەمەن زۆر ڕەچاو ناکرن لە کاتێکدا ڕەنگە زیاتر لە کەسانی تر وشە کاریگەری بخاتە سەریان تا چەندێک گرنگە کە ئێمە ڕەچاوی هەموو قۆناغ و هەموو تەمەنەکانی کەسانی بەرامبەرمان بکەین کاتێک کە وشەیەک دەردەبڕین و گفتوگویان لەگەڵاکەین. دروستە بە قسەیەکی ئیمامی عەلی دەست پێ دەکەم کە دەڵێت وتیان ئامۆژگاری بکەوت گوتیان پێویست بە ئامۆژگاری نیە تو بە کردارەکانی خۆت ئامۆژگاری بڵاو دەکەیتەوە سەبارەت بە قۆناغە جیاجیاکار منداڵ هەموو کەسی بۆ بزانە کەسێک سەرکردێ بۆ بزانە کەسێک ڕۆشنبیرە کە لەگەڵ هەر تەمەن و خۆی بە جوێری خۆی قسە بکە لەگەڵ منداڵ بە شێوازێکی منداڵانە گفتوگۆ بکە و تێبگەێنێ لەگەڵ کەسێکی بە تەمەن بە هەمان شێوە لەگەڵ گەنجێک بە هەمان شێوە چونکە هەرێک لەوانە تاقە و زەیەکی دیاریکراویان هەیە هەریەک لەوانە بە جۆری خۆیان ئەزمموی ژیانیان کردیە لە بۆ بۆ لە بابڵێن لە قۆناغی منداڵ بە شێوازش بە کردارانە بە زمانێکی شیرن لە بۆ گەنجەکە بە هەمان شێوە لە بۆ کەسی پیرەکەش بە هەمان شێوە کەواتە لێرەدا ڕۆڵی کەسەکە ڕۆشنبیری و باگراوندی کەسەکە ڕۆڵ دەبینەوەی کە بە چ شێوازێک پێیان پێشکەش بۆ کەسە دەکەی بەتابەت لە ئێستادا لەناو چینی ئێمەی گەنجان زیاتر پێویستمان بە هاوکاری معنەویە زیاتر پێویستمان بۆی کە ئێمە بۆی کە ڕوبەڕووی ئەو تاڵی و ئەو ئازارانەی کە دەوروبەردێتە بەردەممان پێویستمان بە کەسێکە کە بە زمانی حاڵ بە زمانی شیرن لە دڵەوە پێمان بڵێت لەگەڵتانین و بە کردار بیسەلمێنێت. مامۆستاودا کە باز لە کاریگەری هێزی وشە کرێ بۆ کەسی بەرامبەرە جا بە هەردوو دووبارەکەیە کرێ وەک باست کرد بە وشەیەک مرۆڤ زۆر دڵخۆش بێ زۆر قۆناغی ژیان ببڕێ لەبەر کاریگەری ئەو قسەیەوە بێ پێچوانەشەوە زۆر دڵی بشکێ ڕۆژانە ئێمە بەدەم خۆمانەوە لەگەڵ هاوڕێ هاوپیشە هاوکار خێزان ماڵ دراوسێ ڕەفیق قسە ئەکەین ڕەنگە بێ خەبەر لە خۆمان و بێویستی خۆمان دڵی بەرامبەرەکانمان بشکێنین بۆ بە پێچوانەشەوە ڕەنگە دڵمان خۆش کرد بێ و خۆشمان ئەوەمان نەزانی بێ. ئەدەبیاتی قسەکردن ئەدەبیاتی دەربڕینی وشە چەندێک گرنگە ئیتر لە خۆمانەوە قسە فڕێ نەدەین لە خۆمانەوە هەموو شتێک بەتایبەت کەسانێک کە نامان ناسنیان زۆر تێکەڵمانین چەندێک گرنگە مرۆڤ وشیاری هەبێ ئەدەبیاتی بەیانی زۆر باش بێ بۆی بتوانێت کاریگەریەکی باش بۆ بەرامبەرەکەی بگەێنێ. دروستە پرسیارێکی گرنگە دەست خۆش بە و تیرۆکەی محەممەد قەحتانی دەست پێ دەکەم کە وتاربێژێکی بەناوبانجی نێو و عەرەبە باس لەوە دەکات دەڵێکێک لە کۆنفرانسەکان کاتێک کە وتارێکم پێشکەش دەکە لە کۆتاییدا بینیم کەسێک لێوە دانیشتە و مامۆستامە کاتێکە وتارەکە تەواو بوو چوومە لای و سەری مات کرد سوپاس ئەو وتاربێژە پێی گوت دەزانی کە من ساڵێک لە ساڵەکە قوتابیت بوومە بە منت گوتیە کە من نابمە کەسێکی سەرکەوت و مرد لە دووهەمی ڕزی دواوەدانە گوتی نام بەبیرم نییە پاش چەندین ساڵ دووبارە وتارێک پێشکەش دەکات مامۆستایەکی تری لەو شوێنە لەو سمینارە لەو قاعەیەدا دەنیشێت کە تەواو دەبێت دەچێتە لای بە هەمان ڕێز بە هەمان سوپاسۆ پێی دەڵێ دەزانی ساڵێک لە ساڵەکە کە من قوتابی تو بوومە هانت دام پێت گوتم بڕۆ بۆ وێزگەی ڕادیۆ لەوێ کار بکە با یەکەم وێزگەی ژیانت لەوێ دەست پێ بکە ئیدی من بەهۆی ئەو قسەی تۆ گەیشتمە قۆناغی ئێستا
مەبەستم لە چی دێت کاتێک کە مرۆڤەکان وشەی خۆیان دەردەبڕن ئاگدار نینە کە وشێ چەندە کاریگەری هەیە ئەدەبیاتی قسەکردن ئەتەکێتی قسەکردن هەر لە نێو ماڵەوە دەست پێ دەکات چونکە زۆر جار تەنانەت ئەو بابەتەوە نوکتێکی لێ هاتی کاتێک کەسەکە لە ماڵەوە زۆر بە شێوازێکی بەرپرسیارانە قسە دەکات بە شێوازێکی بیر لە کەسی بەرامبەر ناکات قسە دەکات و قسە فڕە دەدات کاتێک دەچیتە دەرەوە زۆر خۆی مسەیتر دەکات و واز دەکات کەسێکی زۆر گرنگە لە ناو کۆمەڵگەدا بەڵام هەر ڕۆژێک لە ڕۆژان دەکەوێتە ناو ئەو چاڵێکە خۆی دەوێت لە بۆ کەسی بەرامبەر دروستکات و بەڕووکەش خەڵەکەڵ بخەڵەتێنێ ئەدەبیاتی قسەکردن لە ناو ناخی دڵی ئینسانەکان دەست پێ دەکات چەندە جوانەوە ئاینە پیرۆزەی ئێمە کە ئاینە پیرۆزی ئیسلام لەوە دەست پێ دەکات دەڵ ئەگەر ناتوانانی بە وشەش دەربڕی هەر نەزەردەخەنەیەک بۆ کەسی بەرامبەر بکە چونکە ئەوش دەبیتە هێز لە بۆ کەسی بەرامبەر بۆی کە ئێمە بتوانین هێز پێشکەش بە کەسی بەرامبەر بکەین کاتێک کە کۆمەلگا بەرەو پێش دەچێت کاتێک کە کۆمەلگا دەچێتە ئاستەکی بەرزتر لەوەی کە تاکەکان هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر بە یەکتر لە ڕێگەی ئەو وشانەی کە دەری دەبڕن چونکە ناڕاستەو خۆت و کاریگەری لەسەر ژیانی ئەو کەسە دەکەین زۆر جار کاتێک کە ئێمە ڕۆژانە دەیبینین کاتێک گفتوگۆ لەگەڵ کەسی بەرامبەر دەکەین دەڵێ وەڵا قسە چتو هەبووە زۆر کاریگەری لەسەر ژیانی من کردێ کاتێک ئەو کەسە تەنها وشەکەی دەربڕیە ئاگداری ئەو شێوازە دەربڕینە نەبووە من هەموو کات دەڵێم ئەگەر وشە لە ناو ناخی دڵ و پێشکەش بە کەسی بەرامبەر بکەیت دڵنیا بە هەست پێ دەکات دڵنیا بە هەست بۆ ڕێز و خۆشەویستی دەکات کاتێک کە تو لە ناو ناخی دڵەوە هەست پێ دەکات چونکە لە نێوان وشە دەربڕین و مجامەلەکردن لە نێوان وشەکردنەوەی خۆمان گوتنی ماستاوکردنمان هەیە ئەوەی کەوانە لێک زیاد دەکاتەوەی کە تو لە ناو ناخی دڵتەوە پێشکەش بە کەسی بەرامبەری دەکەی و کەسی بەرامبەر هەست پێ دەکات چونکە هەموومان ڕۆژێک لە ڕۆژان بە کاریگەری کەسی بەرامبەر وای لێ ئێمە کردووە بگەینەوە قۆناغی ئێستا من لە ئەزمموی ژیانی خۆمەوە مامۆستایەکم لە ئەو دەفتەرێکە قوتابیان دەدێنە دەستی مامۆستاکانی خوان بۆی کە چەند وتێک و چەند ڕسێکی یادگاری تێدا بنووسن مامۆستاکە لە کۆتایی دەفتەرەکە بۆ مینوسی هیوام پێێتە ئەو شێلای من زۆر گەورە بوو هەمیشە و هەمیشە بە ئێستاشە بگرە هەوڵ دەدەین بۆی کە بگەینە ئەو پلەی کە پێویستە ببێت کەواتە بێگومان وشە دەربڕین وشە نووسی لە بۆ کەسی بەرامبەر بە ئێستا دەتایبەت بە تایبەت لە ئێستادا لە سوشیال میدیاش ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە زۆر باشە هوداخان باست لەوە کرد کە شوێنەواری وشە ڕەنگە باش بێت ڕەنگە خراپ بێت بەڵام با باسی لێکەوتە و شوێنەوارە خراپەکانی بکەین بەسەر کەسانی ترەوە زۆر جار هەر لە ناو خێزانێکدا بنمونە بەگاڵتە بە منداڵێک بتراوە تۆ نابی بە هیچ هەر بەڕاستی کە گەورە بوو وا شوێنەواری لەسەردانا کە منداڵە ئیتر لە هیچ بوارەکە خۆی نەدۆزیەوە یاخود کەسێک وشەیە گوای لێ کردووە کە کۆتایی بە ژیانی خۆی بێنێ ئەمانە تا چەندێک زیان بە کەسانی دەوروبەرمانەگرێ ئەگەر بێت و ئێمە ڕەچاوی وشەکانمان نەکەین کە لە زارمان دێتە دەرەوە دروستە دەستەکانت خۆش بسپاس بەوە دەست پێ دەکەم لە نێو یەکێک لە دکتۆرە هەرە بەناوبانگەکانی دیمەشق دقیقاً ئێستا ناوەکەیم لە بیر نییە کاتێک کە ئەو کەسە منداڵ بووە باوکی هەمیشە دەچێتە دەرەوە لەو حەیەک دەنووسێت دکتۆر فڵان ئیدی کە لە ژووری با بڵێن دەرگای ژوورەکەی دەدا کە منداڵەکان دەستەوە دەرگاکە دەکات و نووسرا دکتۆر بۆ نمونە دکتۆر محەممەد بەو شوازەهانی دەدا کە وای لێ دێت کە ئەو کەسە گەورە دەبێتە یەکێک لە بەناوبانگترین دکتۆرەکانی دیمەشق لە بواری بڕبڕی پشت مەبەستم لە چی دێت بێگومان وشە کاریگەری خۆی هەیە چ جایی وەرە ئەو وشە بە خۆشەویستیەوە ئەگەر بێت و بە حەقت بێ بێگومان کاریگەری خراپتریش هەیە ئەوەی کە خاتون جان کە بەڕێزت باسی دەکەی دەچێتە قاڵبی ڕەخنە زۆر جار بەداخەوە لە ناو مناڵم هەمومان بەڵام بەشێکی هەر زۆری ئێمە واینە کاتێک کە ڕخنە دەگرین کەسەکە تا لێواری مەرگ دەبین بەڵام نایمرێنین هەموو ڕۆژێک مردن پیشانی ئەو کەسە دەدەین بەڵام نایمرێنین کەواتە هێندە بە وشێ تاڵ و ناخۆش کەسی بەرامبەر تاقی دەکەینەوە لە هەمە کاتشتە پێچ ئێمە هەمیشە بەشێکمان کردارەکانمان پێچوانێ کاتێک ڕاد لە منە وشەیەکی جوان دەکەم کارێکی جوان دەکەم سوپاس و پێزانینم ئاراستە ناکەی بێدەنگ دەبی بەڵام کاتێک کە ڕقت لەم دەبتویانەوەتە لە من تۆڕە دەبی ئامادەیت لە بەردەمی خۆت و دەوروبەر و خێزانەکە یانەوەتە لە بەردەمی کۆمەڵێک کەس من بشێنی تۆ لە ئاخۆ ئەوە چەندە کاریگەری نێرینی لەسەر ژیانی ئێمە دەکات بێگومان وشەی نێرێنی بۆ هەمیشە کاریگەری سەر دەوروبەر دەکات حتا لە بابەتی گەشە بابەتی بابڵەن دەروونزانی و دەڵێ کە ئەو منداڵە لە ئەسنای جارە قسە ناکات بەڵام کە تو هەر شتێکی پێ دەڵێ ناڕاستە خۆ کاریگەری سەر ژیانی ئەو کەسە دەکات ئەوەی کە مرۆڤ وێران دەکات بریتە لەو شارەی کە وا دەکات هەست بەکەمی خۆی بکات چونکە هەموو هەوڵێکی مرۆڤ ئامادەبوونی من لە بەردەم بەڕێستان و کەناڵی پێیان و بەڕێستانەوەکو پێشکەشکارەکەی کە بە هەمان شێوە ستافی بۆ نەستافی کەناڵی پێیان هەمومان ئامان زمان کارکردنمان هەدەفمان لە بۆەوەی کە
هەز بە گرنگجی و هەز بە پێگەی خۆمان بکەین ئەگەر بزانم کە گرنگجیم حزورم لێرە نییە من نایم و بەڕێزت دەوروبەرمان بە هەمان شێوە کەواتە هەموو شتێک هەموو ئەوەی کە ئێمە هەوڵی بۆ دەدەین کە ڕوک بە ئاماژەم پێدا لە نان و ئاوگرین تێ بریتێلەوەی کە ئێمە هەوڵ بۆ ئەو بدەین کە شوێن و پێگەی خۆمان دیاریکرا و قایم بکەین زۆر جار و بەداخەوە لە سوۆسیال میدیا یاخودەوە تا لە تۆڕە کۆمەڵاتیەکان یان ئەوە تا لە کەناڵەکان لە راپۆرتەکان دەبینین کەسێک هەوڵی خۆ کوشتنی داوە یاخودەوە تا خۆی کوشتووە هۆکارەکەی بۆ چی دەگەڕێتەوە بۆی کە دەوروبەر هێندە بەتاڵی هێندە بە ناخۆشی مامەڵیان لەگەڵدا کردووە هێندە بە شێوازێک مامەڵیان لەگەڵ کردێک کە هەز بە کەمی خۆی بکە ئەو کەسە لە ئەنجامدا چی دەکا هەڵدەستێک کا خەزێک دەنووسێت ئەو شێکە لە ناخیدای هەمووی خۆی بەتاڵ دەکاتەوە لە وشانە و زۆر جار دەڵێن نامەیەک دوای خۆی بەجێ هێشت و ئاخۆ لە ئێستادا لە سوۆسیال میدیا پۆستێک دەکا یانەوە تا جۆرێک لە جۆرەکە هەموو کەسانی کە خوان دەکوژ نامەیەک دوای خوان بەجێ دێڵم ئێمە هیچ کاتێک لەگەڵ ئەو نین بەڵام دەمانەوەکو زەنگێکی مەترسیدار پێشکەش بە بینەران بیسەران بکەین هۆکارەکەی بۆچی هۆکارەکەی بۆ قسە نەرێنی و تاڵی کەسی بەرامبەر دەگرێتەوە لە کۆتاییدا مرۆڤیش گۆشت و خۆنە یعنی دەبێت ئێمە ئەوە بزانین هیچ کەسێک وەکو با بڵێن هەمومان هەر بەردی تێبگرێ بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان تو دەڕوخێ یعنی ئەوە واقعا ڕاست ئێمە بڵێن ئەو کا خەزانێکە کۆمەلگا کاتێک قسەی نێرێنی پێدەڵە بیخەژێت بێت و خۆتی پێبەرزکەوە زۆر جار ئەو قسانە قسەی سەرزارە قسەی واقع نین ئێمە گەر بمانەوە کەسێ پشتگیرمان بکات دەبێت دەستمان بگرێت بڵێت هەمیشە لەگەڵت دەبم ئەمە پێویستمان بە وشانەیە پێویستمان بە وشەی سەرزارە چی نییە مەبەستم لە کڕۆکی قسەکانم لەوە دێت ئەو کەسانێک کە خۆیان دەکوژن ئەو کەسانێک کە هەوڵی خۆکشتن دەدەن بەتابەت لە ئێستادا دەبێت ئێمە ئاگداری ئەوە بین حتا زۆری ئەو ئاەتی قورئانی پیرۆز کاتێک بەکاردێنین دەلالەت لە بابەتی غەمجینی دەدا بۆ نمونە ئەو لەحنانەی کە بەکاری دێنێ هەمووانە زەنگێکی مەترسیدارە بۆی ئەو کەسە گەیشتە حاڵەتێکی مەترسیدار گەیشتە حاڵەتێک کە پێویستی حاڵەتێکی شکستی دارمانە لە خود لە کەسایەتی تووڕەبوونی لە خۆی لە کۆمەلگا ئاخۆ بەهۆی هۆکارێک لە هۆکارە یاخود بۆی کێشەیەەکە پێویستە ئێمە ئاگدار بین و دەستی ئەو کەسە بگرین بۆی کە دووبارە هێز بدەینەوە بەر ئەو کەسە لە ناوخۆما قسەشی جوان هەیە دەڵێ لە خۆشیدا هەموو کەسێک لەگەڵمە من پێویستم بە کەسێکە کە لە ناخۆشیدا لەگەڵم بگری و دەستم بگری مامۆستا هودا دیوێکی تر هەیە کاتێک کە منی قسە بۆ کرا و وشەم ئاڕاستەیە کرێ جاگەر لایانی باش بێ ئەوە نیعمەتێکی خوایە و منی شەڵا بێتە پشتیوانیم بەڵام خۆوە گەر بۆ شکاندنەوەم بێ بۆ بریندارکردنم بێ ئەوە کاریگەریم لە سەردانەیە لێرەیە من چی بکەم بۆی کاریگەریم لە سەردانێت یان چۆن پێچەوانەی بکەمەوە قسە ترش و تند و تاڵەکانی بەرامبەر بۆ من ببێتە هەر کامێکان ببێتە قادرمە و پلێک بۆی خۆمی پێسەرخەم لە بریەوەی کاریگەریم لە سەردابنێ لە بریەوەی بڵێم نابم بە هیچ ئەوەی خراپی ئەوەی من پێچەوانەوە هەموو ئەو قسە خراپانەوە لێ بکەم وەکو مەدرسەیەک خۆمی پێ بگێنم ڕێک بیگەڕێنەوە بۆ بەرامبەرەکەم دروستە دەستەکانت خۆش بێت منە زۆر جار دەڵێم با داخلی ناو کۆمەلگە نەبین با بۆ نمونە زۆر جارە شوێنەکان دەڵە با دەستکەین بەکاری خۆبەخشی نات و بۆستە جارە خۆت کەسایەتی خۆت بتەوکە خۆت قایم کە ئەو کاتە بڕۆ ناو کۆمەلگا چونکە مرۆڤ لە هەر جوڵەیەکی لە هەر کردارێکی ڕوبەڕووی ڕخنە دەبیتەوە مادەم ڕخنە لە خوددا و لە پێغەمبەر بجێری ئەی ئێمە چین بێگومان دەبی دڵی خۆمان بەو دێنەوە بێگومان ڕخنە بەرامبەر قسەی توند و تاڵش بەرامبەر بە ئێمە دەکرێت داخلی ناو کۆمەلگامە بە داخلی هیچ کارێک مەبە تاوکو خۆ توند و تۆڵ بتەو نەکەی زۆر جار بەداخۆ لە زۆر لە شوێنەکان دەڵم بڕۆ کار بکە بابەجان کار بکە لۆتەوە لە ماڵە دانیشتین نا بەتابەت ئەو کەسانێکە قوتابین جارێ بوەستە خۆت بتەوکە کەسایەتی خۆت بتەوکە دوای لەگەڵ یەکەم کەوتن و لەگەڵ یەکەم ڕخنە وێران دەبی بێگومان ئەوەی کە پێویستە مادەم گەیشتە و قۆناغی کە داخلی ناو کۆمەلگا بیت لەو حاڵەتێک کە خۆت توند و تۆڵ و کۆی گوتنی کوردانی خۆمان گوتنی خۆن توند و تۆڵ کرد چیتە ناو کۆمەلگا پێویست دەکات لەگەڵ یەکەم هەنگاوت بێگومان ڕخنە ڕوبەڕوت دەبیتەوە ئامانجەکەی خۆت ئەو ئامانجی کە دادنا هەروەک دکتۆر سادق حەمە غەریب دەفەرمێت مرۆڤ لەگەڵ یەکەم مرۆڤ دەبێت لە هەر هەنگاوێکی ئامانجێکی بێ مادەم ئامانجی تێ بێگومانە و ئامانجە شایستەوەی کە ڕخنە دەبیگرێ ڕخنە لە هەموو شتێک دەگرێت کەواتە تۆ شتێکێکی لەو کەسانێ کە ڕخنەت بەرامبەر بە ئاراستە دەکرێت خاڵی دوم ئەوەی کە تو هیچ کات مادەم دەزانی ئامانجەکەت ڕاستە مادەم دەزانی ئامانجەکەی خۆت لێ دیارە تۆ کەسێکی دووربینی دەزانیت کە ئەو کەسی ئەو ئامانجی کە تو هەتە حەق و ڕاستە پێویست ناکە سڵ بکەیت و لە ئامانجەکەی خۆت بەردەوام بە لەو هەدەفە و لەو ڕێگا دروستی کە لەو ڕێگایی بەردەوام بە بۆ هیچ کەسێک لای مەدە لە پێناوە هیچ بابەتێک مادیاتە معنەویە هیچ بابەتێکان لەو بابەتەکانی ناوکۆ لە هەر بوارێک کە هەیە لای مەدە مادەم دەزانیت
کە تو ڕاست لەبەر ڕخنەیەک لەبەر کردارێک لەبەر کەسێک لای مەدە باشترین نمونەگە بگەڕێنەوە بۆ ژیان پێغمبەر محەممەد صلی الله عليه وسلم کاتێک کە دەوروبەرەکەی هەموو شتێکیان خستە بەردەم لە پارە لە ئافرەت لە هەر ڕوویەک لەو ڕوانی کێمە بیرمان لە بۆی دەچێت خستیانە بەردەم بەڵام ئەو ڕازی نەبوو لەبەرچی کەزانی ئامانجەکەی ڕاستە گاندینی ئاینی پیرۆزی ئیسلامە ئیدێ و ئاینە هەتاوەکو ئێستاش بەشی هەر زۆرنەی تاکانی جیهان ئاینی لەسەر ڕێچکەی ئاینی پیرۆزی ئیسلامە کاتێک کە مرۆڤ زانی کە ئامانجەکەی خۆی ڕاستە پێویست ناکات بە ڕخنەی کەسی بەرامبەر وێران بێ تو بەردەوام بە ئەو ڕۆژ نەبی بەیانیش نەبی چەندی ساڵی تر هەردەکەی و ئامانجێکاتە و دەوروبەرەکەش بەشێکی زۆریان هەردەگەنە ئەوەی کە تو بزانی لەسەر ڕێچکەکەی خۆتی دەمەوێت ئاماژە بێی خاڵدەم ئینسان ڕخنت مرۆڤ ڕخنت لێ ناگری ڕەنگە بەڕێستان زۆرجار لە سوشیال میدیا کۆمنتان لە بۆ بکرێ یانەوەتە لە بۆ من ڕخنەمان لێ بگیرێ بەڵام دەی دیارەمە کارێکمان کردێ کە شایستی ئاوردانەوە بووە کارێکمان کردێ کە کەسی بەرامبەر هەستی بە گرنگجیمە کردیە کەواتە کاتێک کە ڕخنەمان لێ دەگیرێ دەکرێت بە دیو ئەرێنەکە ئەمە بڕوانی لە بۆ ئەو بابەتە زۆر باشە هوداخان باست لەوە کرد کە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی بۆ بابەتانە دەدا و هیچ شتێکی جوان نییە کە باسی لێوە نەکردبێ تا چەندێک ئاینی ئیسلام کار دەکاتە سەرەوەی کە ئێمە بە شێوازێکی جوان ڕەچاوی بەرامبەرمان بکەین و شەکانمان بە جوانی دەربڕین بە شێوازێک کە هەستی بەرامبەرمان ئازار نەدا و پێویست چۆن منداڵەکانمانی لەسەر پەروەردە بکەین بۆ ئەوی کە دوور بن زۆر جار ئەگەر ئامۆژگاریەکی ئاینیشمان بکرێت ئەگەر بێت و بە شێوازێکی جوان نەبێ ئەوە کاریگەری نەرێنیە باوەگلەوەی کە بە شێوازێکی باش کاریگەری هەبێت دروستە دەستەکانت خۆشببی لە بۆ فەرمودەی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێت دەڵێ کاتێک کە گومان لە کەسێک کرد هەفتە بۆ منە هەفتە با بڵێن هەفتە کودەڵی پێش هەفتە هەوکاری لە بۆ بینەوە کە ئەو کەسە ئەو قسەی کردیا خود ئەو کردایی کردیا چ جاوی لە بۆ بابەتێکی بە هەر بابەتێک لە بابەتانەی کۆمەڵگا هەیە ئەتو وەرن باوەڕت هەبیت زۆر جا دەڵێم ئەگەر بتوێ قسەیەکی تونند و تاڵ کردارێکی تاڵ بەرامبەر بە کەسە بکەیت ئەمە ناگەینە خاڵی دا ناگەینە خاڵی پێنج لە بۆی کە بربەست هۆکارە بۆ کەسە بینەوە بڵێن ئەو قسەی کردیا یان ئەو کرداری کردیا چ جایەوەی وەرەمە هەفتە هۆکار و هەفتە خەڵ لە بۆ کەسە ببینینەوە ئاینی پیرۆزی ئیسلام هەر لە دقا ئاینی پیرۆزی ئیسلام و هەر لە فەرمودەکان و هەر لە ئاەتەکان فێری بەرپرسیارەتیمان دەکات کەواتە کەسێک کاتێک فێری بەرپرسیارەتی بوو تێدەگات پێویستە لە کردار و لە وشەکانی هەست بە چاودێری خودای گەورە بکە فێرمان دەکات کاتێک کە من لە ماڵەوەم دایک و باوکم لە دیار نەبێت کاتێک کە موبایلەکەی خۆم بەکاردێنم چاودێرێکم هەیە بەسەر سەرمە کاتێک کە خودای گەورەیە ئەمە وا لە من دەکات کەم هەست بە پرسیارەتی بکەم لە نووسینی کۆمنت بۆ منە لە سوشیال میدیا لە بۆ کەسێک لە کاتی قسەکردن لە کاتی مامەڵەکردن هەموو ئەوانەوە دەکە کە من چاودێرێکم بەسەرەوە بێت کاتێک کە من پەروەردەی و ئاینە پیرۆزی ئیسلامە بم پێویستم بە کەسێک نابێت بۆ ئەوەی کە چاودێر بێت وەکو کامێراک بەسەر سەرمە بۆی کە من چی دەکەم و چی ناکەم ئەوەی کە وا لە ئێمە دەکات کە هەست بۆ خاڵە ئەرێنەی بکەین ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر جار دەڵێم دیلکارنجی کتێبێکی هەیە بە ناوی واز لە دوودڵی بێنەوە دەست بە ژیان بکە تقریبان کتێبەکە 200 بۆ 300 پاڕ زیاترە لە کۆتایی ئەو کتێبە دەگاتە یەک خاڵ دەڵێ ژیان بەبێ ئاین هیچ شتێک نییە کەواتە هەمومان وابەستی ئاینێکین ئەو ئاینەوا لێمە دەکات هەم کەسایەتی هەم ژیانمان هەم وشەکانمان حتى ئەو ڕخنانێکە لە کەسی بەرامبەر دەگرین بۆ پەڕی نەرمونیانیەوەیە بۆ پەڕی ڕێز و پێزانینەوە ئەو تا گەورەی ئەو ئاینە لەو بە دیار دەکەوێت کاتێک کە پێغەمبەری خوددا محەممەد صلی الله عليه وسلم ڕاوێژ بە کەسانی دەوروبەری دەکات لە ئاینی پیرۆز هاتووە خودای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ ڕاوێژ بکە کەواتە ڕاوێژکردنیش وا لە ئێمە دەکات کە هەست بە ئارامی بکەین ئەو شانێک کە هەمانە دووبارە ژیان و دووبارە ڕۆح پێشکەش بە کەسی بەرامبەر بکەینەوە چونکە ئەوە لە بیر نەکەین کاتێک کە زۆر جار ئێمە ئەومان بیستووە کاتێک کە سەرباری تاڵی ڕۆژگارە خەندێک لە سەر لێوانمانە کەسی بەرامبەر دەرە وڵی کاتێک دەبینمە تو خەندە لە سەرێوانە هێز دووبارە لە بۆ من گەڕاوە چ جاوەیە کە تو بتێ بە وشک کەسی بەرامبەر بگەڕێنەوە دووبارە ژیانە چونکە من زۆر جار دەڵێم وشە چەند پیتێکە کوکراوی چەند پیتێکە پێشکەش بە کەسی بەرامبەری دەکەی و لە هەمان کاتیشدا دەکرێت وەکو گولەیەکی بێت بۆ هەمیشە ژیانی ئەو کەسەی پێ لە ناو ببەی باشە مام سەوداگەر لە کۆتایی یا شتێکت ما بێت و پەیامت چییە بۆ بینەران و بیسەرانمان لێرەوە دەستان خۆش بە سوپاس پێشەنگن و هیواخوازم هەمیشە پێشەنگ بن هەم بەڕێستم پێشکەشکارەکەی کردن دەمێت ئاماژە بۆ بکەم
داوا لە بینێران و لە بیسەران دەکەم سەرەتا بۆ خۆم با هیچ کاتێک ئەوە لە یاد نەکەین کە وشەکان ئێمە چەندە کارگەری لەسەر کەسی بەرامبەر دەکات وای لێ دەکات کەسایەتێکی پێشنگ پێشکەش بۆ کەسە بکات بڕۆ ژیانی ئەو سەرکردانە بخونەوە کاتێکە لەناو کۆمەڵگەدا ئێمە پێیان سەرسامین هەموو کەسانە دەڵێن هاوکاری کەسی بەرامبەر وای لە ئێمە کردووە کە ببینە کەسێکی بەرامبەر هاوکاری معنەویە لە ڕووی وشەوە وای لێمە کردو کە بگەینەوە قۆناغێسە بۆ بەمنی گوتووە هیوان پێێتە یانەوەتە بەمنی گوتۆ کەسێکی پێشنجی بەردەوام بە لە کارەکەت هیچ کام لە ژیانی ئەو سەرکردانە کە ئێمە پێیان سەرسامێت چجاوە هی کوردستان یاخودۆ تا هی وڵاتانی کێ ناگوتۆ کەسێک ڕخنە لە ئێمە گرتۆ ئێمە گەیشتینەتە ئەو قۆناغا حتا لە ڕووی بابەتی دەروونزانی و دەڵێ کاتێککە تو بتێ سەرنجی کەسی بەرامبەر لە بۆ خۆت تەست بکەی ڕای بکێشی پێویست بەوەی کە لەو خاڵە جوانە بگەڕی لە کەسێکدا هەیە پێشکەش بۆ کەسەی بکەیت من لێرەوە دەڵێم وشە کاریگەری زۆر کاریگەری سەر ژیانی ئێمە دەکات دەکرێت وشەیەکی تۆ یاخودۆ تا تووڕەبوونێکی تۆوان لە من بکات تا لێواری مەرگم ببات و لە هەمان کاتشدا دەکرێت یەک وشەی تۆ ژیان بە من بداتەوە دووبارە کەسایەتێک دووبارە ڕۆحێکی نوێ بەبەر من بداتەوە هیچ کات ئێمە لە تووڕەبوونی یەکتر لە دڵشکاندنی یەکتر سوود لە یەکتر نابینێت تەنها ئەوەیە کە وجدانمان ئاسوودە نابێت زۆر جار ئەوە بابەتە شێ دەمێ بە کورتی ئاماژە پێ بدەم کاتێکە لە کەسێک تۆڕە دەبی ئەو وشانەی کە دەردەبڕی تەنها بە شازێکی هاکەزایی فڕی دەدەیت و وازی لێ دەینێ بەڵام بێخەبەریت بێ ئاگایت لەوەی کە ڕۆحێک بۆ هەمیشە لەناو دەبێت دەبیتە وەک چۆن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەوە هەیە دەڵێت ئەگەر بێت و ڕۆحێک ڕزگار پێ وەک ئەوەیە کە هەموو کەسێک ڕزگار بکەی بە هەمان شێوەش ئەو خاڵەش دەبێت ئاگداری و خاڵە بێت کە گەر بێت و زیان بە ڕۆحێک بگەێنی دڵنیا بە بۆ هەمیشە وەک ئەوەیە کە کۆی جیهانت زیندانی کرد کۆی جیهانت کوشتی بێت ڕزکەواتە لە کۆتای دەرەکەین ئەو حاڵەت و ئەو خاڵی کە ڕزگارکردنی ژیانی کەسێک بە وشەیەک وا دەکات هەم خۆشت ئاسوودەبی هەم وجدانی خۆشت ئاسوودەبی بە شکاندنی کەسی بەرامبەری هیچ کات ناگەی ئەو پلەیەکە خۆت دەتەوێت ئەگەر تو لێرە ژیانی من بە وشەیەک تاڵ بکەی دڵنیا بەخوای گەورە لە لایەکی تر بە جۆرێکی تر بە کەسێکی تر بە ڕوویەکی تر وا لە ژیانی خۆت دەکات ماندوو هیلاکت بکات سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بینەرانتان هەمیشە پێشەنگ و سەرکردە بن سپاس بۆ تۆش مامۆستاودا سپاس بۆ خاتوهدا گوڵیزار حەوێزی ڕاهێنەری پەرەپێدانی خۆت کە لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ کاتێ بێمەت بەخشی